تەوەری ئەمڕۆی بەرنامی پرس دەوڵەت و سەربەخۆیی خەونی میلەتێک لە نێوان بەرژەوەندی زلهێزان و سەودا و مامەڵەی سەرانی ئەلمانیەتدا. باس لە کۆمەڵە بابەتێک دەکەن کە پەیوەندی بە پرسی دەوڵەتی و سەربەخۆی و ئەو بربەستان و ڕێگرانێک کە بۆ سەربەخۆی دروست بوون و ئایا هۆکار چییە و ئەو تۆمەتانەی بۆ یان ئەو پاسا و بیانوانەی کە بۆ دروست نەبوونی دەوڵەت دەهێنرێنەوە. سەرەسەر ئەو بابەتە بە شێوازێکی گشتی دەکەین. مامۆستا زۆر بەخێر بێ، خۆی گەورە زوپادار ئینشاءالله. مامۆستا بابەتی دەوڵەت و سەربەخۆی دیارە وەکو لە ناونیشانی بابەتێک بەرنامەشدا باسمان کردووە، خەونی میلەتێکە. ساڵانێکی یەکجار زۆرە کە ئەو بابەتە باز دەکرێت بە شێو ئەزیز زۆر و زۆر لە هەر چوار پارچەی کوردستان. هەر یەکە و ینی با بڵێن کۆمەڵێک پاساوی هەیە بۆ ئەوەی کە هەر خەڵکێک هەر تێڕوانیەک هەیە کە پاساوێک هەیە بۆ ئەوەی کە ئەو دەوڵەتە دروست نەبووە. هەیە پێی وایە کە ئیسلام ڕێگرا، هەیە پێی وایە کە زلهێزانە، هەیە پێی وایە کە با بڵێن دووبەرشی و ناکۆشی ناوخۆیە. برپرسیارەتی بێدەوڵەتی لە ئەستۆی چییە؟ بسم الله الرحمن الرحيم، الحمد لله والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه ومن والاه. جار من لخواي جورا دا بارمو كخواي جورا درو خير لو ملة تمام كاتوا عاقبة خير كاتن وروي لخير كاتن وخواي پروردگار هرچی نهامتی و ناخوشی و ناڕحەتیە لەسەر ملەتی ئێمە و سەرجەم ملەتانی دنیای مضعف و مستضعف و مەظلوم لابرێتن إن شاء الله تعالى. قضیەی بیری نەتەوایەتی کە مامۆستا کەمال دیارە زیاتر بەتایبەتی لە شەرق الأوسط لە دوای حربی عالەمی یەکەمەوە سەری هەڵدا، بەتایبەتیش دوای ئەوەی کە دەوڵەتی عوسمانی لە تەڕەفی بڵێ شەڕکەراندا بەتایبەتی لە تەڕەفی ئەڵمانیادا بوو و هاوکاری ئەڵمانیا بوو بۆ شەڕکردن لەگەڵ رووسیا و بەریتانیا و فەڕەنسا و ئەوانە کە تەماشایان کرد. تەبەن بوقعی جوغرافی کە دەوڵەتی عوسمانی دەستی بەسەرداگرت بوو، میلەتان کە لە ژێر چەتری دەوڵەتی عوسمانی دابوون کە ئەو کاتەی خلافەی ئیسلامی پێدەگوترا، فارس، ئەوجا عەرەب، ئەوجا کورد، پێکاتەی تریش تورک، هەمووی لە ژێر ئەو چەترە کۆ ببوونەوە. طبعا کاتێک کە جەبهەی ئەڵمانیاشکا و عوسمانیەکانیش لەگەڵیشکان، لێرانە بەتایبەتی بەریتانیا و فەڕەنسا ڕۆڵێکی سەرەکیان بینی بۆی کە قسە لەگەڵ کورد و لەگەڵ ئەرمەن بکەن و لەگەڵ عەرەب بکەن، بە ئەوەی کە پاڵپشتی دەوڵەتی عوسمانی نەکەن، چیدی کە دیفاع لە دەوڵەتی عوسمانی نەکەن، دەوڵەتیان بۆ دادەمەزرێت و دەوڵەتیان بۆ دادەمەزرێنن. لەوێن دەرێوە بیری نەتەوایەتی و سەرهەڵدانی خەون بە دروستکردنی دەوڵەت دروست بوو. طبعا یەکەم وەکو بڵێ ئیتیفاق کرا کە ئیتیفاقی بڵێ پەیمانی سایکس بیکۆی پێدەگوترێتن، لە ساڵی 1915ەوە دەستیان بەدانیشتن کرد ئەو دوو وڵاتانە بە پاڵپشتی رووسیا و ئیتالیا. ئەمریکا ئەو کاتێ ڕۆڵێکی وای نەبوو، ئەمریکا ئەو کاتێ ڕۆڵێکی وای نەبووە. ئەمریکا حتا لە بەتایبەتی لە بڵێ پەیمانی سیڤەر لە نیوەی هەرکشاوە سەحبی کردەوە. بەڵام ئەو دوو دەوڵەتە ڕۆڵی سەرەکیان بینی، بەریتانیا و فەڕەنسا و رووسیا و ئیتالیا شۆکو یاریکەرێک وەکو دەڵێ احتیاط لەگەڵیاندا بوون. ئەوانە تەبەن تەریکەی لە ساڵی 1915 تا ساڵی 1916 یەک ساڵی خایاند دانیشتەکانیان. تەریکەی دەوڵەتی عوسمانی کە مەسەڵەن هێشتا نەڕووخا بوو دەوڵەتی عوسمانی، بەڵام دەڵێ باب هێشتا نەمرد و میراتەکان تەوزیع کرد، تەوزیعیان کرد، فکرەی ئینتیدابیان هێنا گۆڕێ. بۆ نمونە ئەو وڵاتانە بەشێک لەو وڵاتانە وڵاتە عەرەبیەکان فەڕەنسا کەوتنە بەر وەکو بڵێ ئینتیدابی فەڕەنسی، هەندێکی ئینتیدابی بەریتانی و بەشێکی قەوقازیشیان دایە
رووسیایی بەڵێ ئەوانە طبعا ئیتالیاش بەشێکی مەسەلەن کێکێکیاندای قەناعەتیان پێکردن لێرانەدا ئەوەی کە مەسەلەن فکریان لێ نەکردەوەی کە بیریان لێ نەکردەوە طبعا لێران لە پەیمانی سایکس-بیکۆ کۆمەڵە دەوڵەتێکیان بۆ عەرەبەکان دروست کرد بەڵێ کۆمەڵە دەوڵەتێکیان بۆ عەرەبەکان دروست کرد و دەوڵەتێکیان بۆ تورکەکان دروست کرد بەڵام بەشێکی زۆری تورکیایان دابەش کرد بەڵێ بەشێکی زۆری تورکیایان دابەش کرد یعنی لەو دابەشکاری و لەوانە طبعا ناڕەزایی زۆری لێکەوتەوە بەڵێ ناڕەزایی زۆری لێکەوتەوە ئەو کاتەی دەوڵەتی عوسمانی هێشتا لە وجود داما بوو پێ ڕازی نەبوو عەرەبەکان مەسەلەن بە حەسەی خۆیان ڕازی نەبوون هەستان ئەو پەیمانی سایکس-بیکۆیان هەڵۆشاندەوە بەڵێ لە پەیمانی سایکس-بیکۆ طبعا کە تەوزیع کراوە عالمی ئیسلامی بە تایبەتی تەریکەی دەوڵەتی عوسمانی باسی کوردی هەر تێدا نەبووە بەڵکو کورد بەسەر ئەو دەوڵەتانە دابەش کرا کە دابەش کران عراق بۆ نمونە سنووری عراق کە دابەش دەکرا کوردی عراقی و بەر عراقی کەوت کوردی تورکیا و بەر تورکیای هی سووریا و بەر سووریا هی ئێران و بەر ئێرانی کەوت کەواتە مەوسە لە ئەسڵدا یعنی مەسەلەی بێدەوڵەتی کوردی مێژوەکەی بۆ ئەوە دەگەڕێت بۆ دەگەڕێتەوە بەڵێ ئەوەی کە مەسەلەن ماڵی کوردی خەرا کرد و بە دەرەجەی یەکەم بەریتانیا فەڕەنسا ئەوجا رووسیا ئیتالیا ئەوجا بە پێنجەمین کە لە حەفتاکان مەلەفی دەوڵەتی کوردی درایە ئەمریکایی بەڵێ کە درایە ئەمریکای لە حەفتاکان و ئەمریکا بەرپرسیارە لە بێت دەوڵەتی ملەتی کورد بەڵێ دەبێ خەڵک ئەو حەقایقانە بزانیتن طبعا لە دوای سایکس-بیکۆ ئیتفاقی سیڤەر هاتە پێشەوە بەڵێ اتفاقی سیڤەر چ بوو اتفاقی سیڤەر دانیشتنەوە دیسانەکە بەریتانیا و فەڕەنسا ئەوانە یان کاکە ئێمە بابین یعنی دەوڵە و دەوڵەتانێک کە دروستیان دەکەین فراوانتریانکەین بۆ نمونە بۆ دوو پێکاتە دەوڵەت دروستکەین کە دەوڵەتیان نییە مەحروم کراون لە سایکس-بیکۆ کورد و ئەرمەن بەڵێ بڕیاری دروستکردنی دوو دەوڵەتی نوێدرا بۆ ئەرمەنیەکان و بۆ کوردەکان بەڵێ طبعا لێرانە وەکو مێژوو وەکو تاریخ دەبێ ئینسان بێڵێتن دەوڵەتی عوسمانی ئیمزای لەسەر ئەو دەوڵەتانە کرد بەڵێ کە ڕازیم دوو دەوڵەتی دیکە دروست بکرێت بۆ ئەرمەنیەکان و بۆ کوردەکان دەوڵەتی عوسمانی دەوڵەتی عوسمانی وەفدی کوردی کە بەشدار بوون 5 کەس بوون بە سەرۆکایەتی شەریف پاشا شەریف پاشا یعنی یەکێک بووە لە پیاوە هەرە عاقڵ و ژیر و مندەکانی بابانیەکان بەڵێ بەڵام پێگەیەکی زۆر بەرچاوی هەبووە پیاوێکی ڕۆشنبیر بووە لە دەوڵەتی عوسمانی سەفیر بووە سەفیری سوید بوو شەریف پاشا بەڵێ لە سەردەمی دەوڵەتی عوسمانی سەفیری دەوڵەتی عوسمانی بوو لە سوید بەڵێ لە سوید بەڵێ ئەو پیاوە سەرۆکی وەفدی کوردی بوو لە سیڤەر بەڵێ بڕیاردرا دەوڵەتی کوردی دابمەزرێت لە ساڵی 1920 دەوڵەتی عوسمانیش ئیمزای کرد کە دەوڵەتی عوسمانی ئیمزای کرد طبعا تازە هیچ بربەستێک نەما بۆ دەوڵەتی کوردی بەڵێ کەمال ئەتاتۆر کە قائیدێکی باریز بوو لە دەوڵەتی عوسمانی بەڵێ طبعا شۆڕشێکی دەست پێ کرد بوو شۆڕشێکی بەرەو ئەلمانیەت بردننی ڕوتی برەودان بە ڕوتی ئەلمانیەت و دژەدین و ئەوانە لە تورکیا لە تورکیا بەڵێ طبعا دەستی بە شۆڕش کرد و دەستی بە هجومی چەکداری کرد بۆ سەر بەریتانیەکان و بۆ سەر فەڕەنسیەکان و بۆ سەر رووسیەکان و ئەوانە بەڵێ و پێشی ڕاگەیاندن ئەگەر دەوڵەتی کوردی ڕەش نەکەنەوە لە ئیتیفاقی سیڤەر ئەو شۆڕشە بەردەوام دەبێت بەڵێ لە ژێر هەڕەشە و گوڕەشەی کەمال ئەتاتۆرکی ئەلمانی ئیتیفاقی سیڤەریان هەڵۆشاندەوە بەڵێ ئەو جا ئیتیفاقی لۆزان هاتە پێشەوە 1923 کە لەگەڵ ڕوخانی دەوڵەتی عوسمانی بەڵێ کە دەوڵەتی عوسمانی هیچی نەما و خەلیفە دوایین خەلیفەی کە عەبدولحەمید الثانی بوو نەما دەستیان بەسەرداگرتن و گرتیان ئەو جا سیڤەریشان هەڵۆشاندەوە بەڵێ سیڤەریان هەڵۆشاندەوە و دەوڵەتی کوردیان لادا بەڵێ دەوڵەتی کوردیان لادا بەس دەوڵەتیان بۆ ئەرمەنیەکان دروست کرد تاکە میلەتێک بە بێ دەوڵەت ما بێتەوە کە حەقی خۆمانە ئێمە شۆک و باقی میلەتانی دیکە دەوڵەتمان هەبێ
خاوەن کیانی خۆمان بین، خاوەن عەلەمی خۆمان بین، خاوەن سنووری خۆمان بین، خاوەن پەساپۆرتی خۆمان بین، کورد حەقیەتی. بەڵام ئەو پرسیارانی کە جەنابەت کردن شوێن ئەوانەی کە بوون بە باعیسی ئەوەی کە کورد دەوڵەتی نەبێ لە یەکەم ڕۆژدا هەتا ئەو لەحزەی کە من قسەی تێدا دەکەم هەمووی خەڵکی بێدین و عەلمانی و دژەدین بوون. مامۆستا کەواتە زۆر جار دەبینین وێنەیەک هەوڵ دەدەی وێنەیەک دروست بکرێت کە ئیسلام ئاینی ئیسلام بە دیاریکراوی نەکرد مسلمانان ئاینی ئیسلام زۆر زاو ڕەنگە بە ڕێگر لە دروستبوونی دەوڵەتی کوردی دامدرێت. ئەوەی بەڕێز باست کرد هیچ پەیوەندی بە دینەوە نەبوو. ئەو وێنەیە بۆ هەوڵ دەدرێت ئەو تەمان خەڵکێک دروست بوو ئەوەی کە بێبەشیان کردین لە دنیاکەیانوێ. ئەمن با یەک شتێک پێ بڵێم کۆمەڵە شۆڕشێکت پێ دەڵێم کە هەموو خەڵکی مەلا شێخ یعنی دینداری و مسلمانەتیان تێدا ڕەنجی داوەتەوە هەوڵیاندا دەوڵەت بۆ کورد دروستکەن بەڵامەوە کە لێ نەگەڕاون دژەدینەکان بوون و ئەلمانیەکان بوون و بێدینەکان بوون. ئەو دەبێت خۆڵکەمان بیزانێتن دەبێت خەڵکەمان بەرچاوڕوون بێت جا ئەو خەڵکەی کە بەڕاستی ئەمڕۆ دەیوێ واوێ نابکاوکو جەنابەت دەڵێ کە خەڵکی مسلمانە و خەڵکی مەسەلەن ئەوەی لێ ناگەڕێ دەوڵەتی کوردی دروست بێ چاواشەکردنی خەڵکو جەماوەرە. ئەو جا بۆ خۆی دژەدینە، بۆ خۆی لەوانەیە دروستکرا بێ، بۆ خۆی لەوانەیە عەمیل بێ، بۆ خۆی لەوانەیە ئەجندای خەڵکێکی دیکە جێبەجێ بکاتن. ینی بۆ نمونە شۆڕشی شێخ سەعیدی پیران، شێخ سەعیدی پیران یەکێک بوو لە بیرمەندە ئیسلامیەکانی تورکیا ویستویەتی کە بەڕاستی دیفاع لە قەزیەی کوردی بکە و قەزیەی کوردی زیندی بکاتەوە دەوڵەت بۆ کورد دروست کاتن. چێ لێ نەگەڕا چێ سەرکوتی کرد؟ کەمال ئەتاتورکیش ئەلمانی باشە کەمال ئەتاتورکیش ئەلمانی. قازی محەممەد مەلایەکی کورد بووە دەوڵەتی کوردی دامەزراند. ئەوش بەماشە باگراوندی ئاینی بڕۆ تەماشای قسەکانی بکە، بڕۆ تەماشای خیتابەکانی بکە، بڕۆ تەماشای جلوبەرجی بکە، هەر مندیل و جوبە و عەمامە هەموو شتێکی لە سەریە کە سەرۆکی جمهوری مهاباتە. باشە چێ ئەو دەوڵەتەی ڕووخان رووسیا بە هاوکاری شای ئێران، یعنی شای ئێران هاوکاری لە رووسیا وەرگرت، رووسیا پاڵپشتی شای ئێرانی کرد بۆ ڕووخاندنی کۆماری مەهاباد کە قازی محەممەد پیاوێکی مسلمان بووە دیفاعی لە ئەو میلەتە کردو و دیفاعی لە قەزیەی کوردی کردووە. ئەو جا شێخ مەحموودی حەفید دیارە کاکە پیاوێکی دینداری مسلمان یعنی شۆڕشی کردووە بۆ ئەوەی کە قەزیەی کوردی وەکو باقی میلەتانی دیکە خاوەن کیان و وجود و دەوڵەتی خۆی بێتن. چێ ئەو دەوڵەتەی ڕووخان چێ شۆڕشەکەی پوچەڵ کردەوە بەریتانیەکان لەگەڵ خەڵکێکی کە هاوکاریان دەکرد لە مرتەزەقەی بێدین و دوور لە دین. ئەو جا شۆڕشی مەلا مستەفای بارزان، مەلا مستەفا هەتا ئەو ڕۆژ خەڵکێک مەسەلەن پێیان شەرم بۆ ناوی مەلایان لێ کردوتو دەنا هەتا نەتگوت با مەلا مستەفای بارزان کەس هەر نەیدەناسی. مەلا بووە شانازی پێ کردووە و شانازی بە مسلمانەتی و بە باب و باپیرانی کرد گوتی کاکە ئێمە بابل بابەر بە مەلایەتی هێناومانە و ویستویەتی دەوڵەت بۆ ئەو میلەتە دروستکە بۆ ئەو کوردە دروستکە چێ لێ نەگەڕا؟ ئەمریکا ئێران، شای ئێران بە پاڵپشتی ئەمریکا کۆتاییان بە شۆڕشی مەلا مستەفا هێنا. ئەو جا ریفراندۆمەکەی هەرێم هە لە سەردەمیمە هەندە لە مێژنیە کاک مەسعود ئیعلانی ریفراندۆمی کرد بۆ ئەوەی کە سەربەخۆی خۆمانی ئەعلانکەین میلەتی کورد هەمووی دەنجی بەوەیدا ئەوەی کە ناڕازیش بوو هەندێک مەسەلە حیزبێک نەبێتن دەنایدی کە هەمووی ئەمە کە ناڕازیش بووین بە تەوقیتەکەی نەک بە ریفراندۆمەکەی ئەگمەگە تەوقیتەکەی دانەبووین پێمان گونجاون زەمینە سازیوان بەڵام کە بووە ئەمری واقع هەموو دەنگمان پێدا. چێ ئەو ریفراندۆمەی لە گۆڕنا ئەمریکا گڵۆپی سەوزی لە بۆ عراق هەڵ کرد و نیوەی کوردستانی تەسلیمی عراق کردەوە و هەڕەشەشی لە بەرپرسانی هەرێمی کوردستان کرد کە لێرانە سنووری خۆتان جارێکی کە بەزێنن ئەوەی کە هێویشتان لێ وەردەگرینەوە بەردەکمان لەسەر ریفراندۆمی دانا. چێ وای کرد؟ ئەمریکا.
ئەوەی کە ئێستانەکەش لە ڕۆژ ئاوا دەگوزارێتن بەڵێ ئەوەی کە ئێستا لە ڕۆژ ئاوا دەگوزارێت یعنی ئێستا مەدەنا واقعەکە داینە ڕۆژ ئاوا تەبەن دەسەڵاتێکی خۆسەریان ئیعلان کردووە بەڵێ قانونێکیان داناوە یاسایەکیان داناوە کە مە تێبینیمان لەسەری هەیە بەڵێ ئەو قانون و یاسایان کە من بخۆم تەماشەم کردووە هەرچی کە پێوەست بێ بە شریعەت و بەدینوان هەمیان لێلاداوە بەڵێ وا دەزانن کە شریعەت ڕێگرە لە مافی میلەتی کورد وا دەزانن کە شریعەت وای لە کورد کردو کە کورچە و سا و ژێر دەست بێ ناکاچی خۆم کوردەواری خۆمان دەڵێ ئەوەی کە زاری بە شیری سۆتا بێ فوی لە دۆی دەکات ئێوەواتان بەسەر هاتووە ئەوان بە هەموو هێز و قووەت و هەموو شتێکی خۆیان ڕادەی خۆیان تەسلیمی ئەمریکای کرد بەڵێ ئەمریکا بەکاری هێنان شەڕی هەموو دنیای پێکردن بەڵێ شەڕی هەموو گروپەکانی پێکردن خەڵکێکی زۆری بەکوژدان بەڵام دوێنێکە مەسەرەن بۆ نمونە پێرێکە نوێنەری نێردەی ئەمریکا لە بۆ شەرق الأوسط هات لە هەولێر لەگەڵ کاک مەسعود و لەگەڵ کاک مەسرور و لەگەڵ مەزلوم عەبدیوانە دانیشت وەچ کوردەواری خۆمان دەڵێ ئەوەندەی نەدا دەست بەڵێ و پێشی گوتن ئەو ئیتیفاقی کە لە دەی مانگی دەی یازدە ئەگە بە هەڵە دانەچوو بم لە دەی یازدە کراوە کۆتایی هاتووە دەبێ پابند بن بە بنودی ئەو ئیتیفاقی و دەبێ هەمووشتان تەسلیمی ئیرادەی حکومەتی سووریا بن ئەوجا ئێمە لەو خوێندنەوەی سەریع مێژوویەوەمان بۆ دەردەکەوێتن ئەوانەی کە قەزیەی کوردیان تجارەت پێ کردووە غەربە بەڵێ ئەمریکایە ئیسرائیلە فەڕەنسایە ئەوانن بەریتانیایە ئەوانن پشتیان لە کورد کردو ئەوانن کوردیان بۆ یەکشتی ویستووە کوردیان بەس بۆ ئەوەی ویستووە مەساڵی خۆیان مەساڵی خۆیان و بڵێن شەرکەرێکی بەغیرێت هیچی دیکەنە ئەوجا ئەوەی کە لە بەرژەوەندی میلەتی کورد تێکۆشا بێ هەوڵی دابێ بیویست بێت میلەتی کورشان بەشانی میلەتانی دیکە ببێتە دەوڵەت خەڵکی مولتەزیم و خەڵکی مەلا و خەڵکی شێخ و خەڵکی موسڵمان بووە خەڵکێک بۆ کە بەڕاستی ئەخلاق و ڕەوشی لە قیمەدا بووە بەڵێ ماوەستا کەواتە ئەو ڕقەی هەوڵ ئەدرێت بەرامبەر بە ئیسلام دروست بکرێت بەرامبەر بە دین دروست بکرێت ئەوە لە چیوە سەرچاوی گرتووە خۆی یەکشت زۆر هەڵەیە کاک کەمالجان ئینسان دەبێ ئاگای لێ بیتن ئەوەی کە ئێستا بۆ نمونە دەگوزارێ شەڕی بۆ نمونە سووریا لەگەڵ قەسەد و لەگەڵ ئەوانە وانە کاچی خۆم دەبێ مە یەکشت بزانین نە سووریا نە عێراق نە ئوردن نە سعودیا نە لوبنان کەس ئەوەندەی ئیرادەی خۆی لە بەردەستی نییە کەس ئەوەندە ئیرادەی خۆی لە بەردەستی نییە ئەمریکا ئەو خەڵکەی هێشتۆتۆ لەوێن دەرێ یعنی تەماشەکە بە دووری مەزانە چۆن ئەمریکا مەفرەزەیەکی نار سەرۆکی ڤنزوێلا هینا دەرێ لە ناو جێ دەگەڵ خێزانەکەی بردی لەوێن دەرێ لەکنە خۆی سزن کرد بە دووری مەزانە هەموو سەرکردەی وڵاتە عەرەبیەکان بە ڕۆژێکی بە ساعتێکی هەمان دەباتەنەگە بیوێت کەواتە من بۆ بێم مەسەلەن بۆ نمونە گلەی لە پەیامێکە مەبەستی من سێلێرانە یعنی ئێستا ئێمە بۆ نمونە لە عێراق من بۆ گلەی لە شیعی بکەم وەڵا شیع من ناکاتە دەوڵەت با بە شیعە چما خۆی بەدەستە تا بتوانین بکاتە دەوڵەت شیعە خۆی بەدەست نییە ئەمریکا ئەگەر گڵۆپی سەوز بۆ من پێکا بڵێ کوردی کوردستانی عێراق ئێوە دەوڵەتن شیعە حەدی چیە بڵێ تو دەوڵەتنی کوردی ڕۆژئاوا ئەمریکا بڵێ کاکەوە تۆم کردیە دەوڵەت ئەوە نیوەی سووریام تەسلیمی تۆ کرد نیوەی سووریام تەسلیمی تۆ کرد ئەحمەد شەرع عەدی چیە بڵێتەنە تو من نایڵەمە تو ببیە دەوڵەت ناتوانێ بڵێ بەڵام دوێنێکە بۆ نمونە ئەحمەد شەرع لەگەڵ ترامپ قسەی کردوون بە تەلەفۆن پاش ئەو هەموو حداسە خۆ ترامپ بێ ئاگانیە لەوە حداسانی کە ڕوو دەدەن ونیا هەمووی لە بەردەستە هەمووی لە شاشەیەکە ئابن تۆ چۆن تەماشای وەڕەقەی دەکەی ناوە ڕۆژانە تەماشەی شەرقی ئەوسەد دەکاتی دەگوزارێت ئەو جا کە تەماشە دەکا پێی دەڵێ من ترامپ بە ئەحمەد شەرعی دەڵێ لەگەڵ یەک پارچەی سووریادا قبول من نییە سووریا پارچە بکرێت
کەواتە ئێمە بەڕاستی دەبێ لەو پەیامانە تێبگەین، دەبێ ئێمە دۆست و دوژمنی خۆمان لێکەینەوە. دوژمنی ئێمە ئیسلام نییە، دوژمنی ئێمە دین نییە، دوژمنی ئێمە خەڵکی دەست بە دەست و نوێژ نییە، مزگەوت و میحراب نییە. ئێمە دەمانتوانی وەکو میلەتی کورد بە پابەندیمان بە دینەکەمان، بە شریعەتەکەمان، بە ئیسلامەکەمان، یعنی بە مزگەوتەکانمان، بە میحرابەکانمان، بە قورئانەکانمان وەڵڵاهی وا بکەین کە دڵی خەڵکانێکیش کە بۆ نمونە نەیارن بەرامبەرمان دڵیان نەرم بکەین، وەچی گوتی زوڵممان لێ نەکەن، ستەممان لێ نەکەن، نەمان چەوسێنەوە. مامۆستا ئەگەر ئەو بیرۆکەی ڕاست بێ بۆ دین ڕێگری لە تورک نەکرد، لە فارس نەکرد، لە عەرەب نەکرد، خۆ ئەوانە خۆ هەر تەقریبەن ئەگەر پابەندیش نەبن پێوەی خۆ ینی دینداری خۆیان واز دروشمە تا ئێستاش. ماوەسە کەمال ئەوەی کە پێویستە بگوترێتن طبعاً کە بەریتانیەکان لەو کاتەی فەڕەنسیەکان لەو کاتی هاتوون 23 دەوڵەتیان لەو عەرەبان دروست کردووە، خۆ لەسەر ئەساسیان بۆ دروست نەکردوون کەوانە عەرەبن، کەوانە مەسەلەن خۆدایان زانی عەرەبن و موسڵمان و جاگە ئەگە تەماشەکە جا ئەگە بەریتانیەکان کاکە ڕقیان لە دین بێ، ڕقیان فەڕەنسیەکان ڕقیان لە دین بێ، ڕقیان لە پێغەمبەر بێ عەلەیهی سەڵات وسەلام، با بەخۆ ئەولاتر وای ڕقیان لە عەرەبەکان باە، چکە پێغەمبەر عەرەب بوو عەلەیهی سەڵات وسەلام، قورئان عەرەبیە کاکە، ونی ئەمەی کورد نە پێغەمبەرمان کورد بوو، نا قورئانەکەشمان بە کوردی هاتووە، یعنی ئەمە موسڵمانی شوێنکەوتوی و دینەینە، شوێنکەوتوی پێغەمبەرینە عەلەیهی سەڵات وسەلام. مەبەستم ئەوەیە یەکریزی خەڵکەکەی دەور دەبینیت، یەکریزی خەڵکەکەی دەور دەبینی. ئەمن مەجال نییە بچمە سەر ئەو تەفاسیلەی. تەماشەکە ئێمە وەکو کورد یەکریز نین، دیفاع لێک ناکەین، یەکگرنین. ئەوجا ئێمە مەسەلەن بۆ نمونە خەڵکێکە ئەمن وتیەوە فکرم دێ ڕووسیا دەمچەوسینیتەوە، فێڵی لێ کردووم، شۆڕشەکانم نی هەموو بە ئاوێداداون بە ئەمریکیەکان، بەڵام ئەتووە ئێستاش دەگەدابی بەفیکەی بەریتانیا و بەفیکەی ئەمریکا و بەفیکەی رووسیا مەسەلەن نەغمە لە بۆ من لێ دێکە تەسلیمت نابم کە قەناعەتم پێت نییە، ئەمن بە دوژمنی خۆی دەزانم، بە نەیاری خۆی دەزانم، ئەمن دەزانم کە نەهامەتی گەورەی میلەتی کوڕەوانە دروستیان کردووە. بەڵام بۆ نمونە تورک تەماشەکە هەرچی بێتن دیفاع لە قەومیەتی خۆی دەکاتن، فارس هەرچی بێ دیفاع لە قەومیەتی خۆی دەکاتن، عەرەب هەرچی بێ دیفاع لە قەومیەتی خۆی دەکاتن. بەس ئەمەوانی میلەتی کورد بۆ نمونە تەماشە دەکەی شەڕی ناوخۆ بینە بەرچاوی خۆ، ئەمە پێشمەرگە بووین لە دەرەوە، باشە پێشمەرگە بووین دووسێ هێز لە دەرەوە بووین، ئەوە یەکێتیە، ئەوە پارتیە، ئەوە سۆشیالیستە، ئەوە شۆیە، هەندین لە شەڕی ناوخۆ یەکترمان کوشتووە بە ڕوبعی خەڵکی بەعس زەرەرمەند نەبوو بەدەستیمە. ئەو چیانەمان هەموو چیاکانمان هەموو دەکتانەوە سەرمانتە دوێک دیکە دەنا، شەڕی هاکاری لە مابەینی حکومەتی بەعس و خۆ کوردان نەبوو، لە مابەینی یعنی پارتی و یەکێتی بوو. چاکترین و باشترین قیاداتی ئەو میلەتەی لێوەن دەرێ کوژران و بە ئاسیریش کوژران، شەڕی ناوخۆ لەگە پەکەکەی، لەگەڵ یەکێتی، لەگەڵ پارتی، هەمووی بینە بەرچاوی خۆ. کەواتە مامۆستا بۆ ئەو بڕوو بیانەوەی بە دین دەگیرێت لە جیاتی ئەو بابەتانە. اینجا مامۆستا ئەو پرسیارەکەمان بۆ واسەیان لە ئاین و مێژ و ڕەسەنایەتی و هەموو شتی خۆمان دەتوانین دەوڵەتێک بۆ خۆمان دروست بکەین؟ نەوەڵا نەک دەوڵەتمان پێ دروست ناکرێ، ئەو کاتەی بەهانەش دەدەینە دەستی نەیارانمان، بەهانە دەدەینە دەستی خەڵکی کە فتوای کافربوونمان بڵاوکەنەوە، جا ئەوجا کوشتنیشمان بە غەزا بزانن، جا ئەوجا سەرۆت و سامانیشمان بە غەنیمە بزانن، جا ئەوجا ماڵ و منداڵیشمان بە سەبایە بزانن. ئەگەر وای لێ هات ئەو نەتیجەکەیەتی. مامۆستا زۆرێک لەوە هەموفۆبیا بەرامبەر بەڕابوون و سەحوە و داوای ئیسلامی دروست کراوە، وەکو ئەوەی یعنی هەموو هۆکاری نەهامەتیەکان ئەوان بن، ئەوە ینی خوێندنەوەت بۆ ئەو چییە؟ وەڵای من ئەوەندە دەڵێم تەماشەی لە هەموو پارچەکانی کوردستان تەماشەی ئەوانە بکە کە بەشدارن لەو سەحوە ئیسلامی، بەشدارن لەو سەحوە ئیسلامی، لە غەیری چاکە بۆ میلەتی کورد خراپەیەکم پێ بڵێ بیانی نابێت، لە غەیری چاکە تەماشای قسەی نەیاران مەکە. ئەمە ڕۆژێک لە ڕۆژان نەمان گوتوتە میلەتی خۆتان عەرەب پەرست بن، تورک پەرست بن، نۆکەری بۆ عەرەب بکەن، نۆکەری بۆ تورک بکەن، نۆکەری بۆ فارس بکەن، نا گوتومانە بەندە و عەبدی باشی خوا بن، کوردی دڵسۆز بن،
کوردی داوێن پاک بن، کوردی دەست پاک بن، خیانەت لە میلەتی خۆتان مەکەن، دزی لە میلەتی خۆتان مەکەن، جاسوسی بەسەر میلەتی خۆتانەوە مەکەن، مەبنە عەمیل و بەکرێ گیراوی وڵاتان، وڵاتی خۆتان هەرزان فرۆش مەکەن، ڕێمەدەن وڵاتی ئێمە بکەنە شوێنی تەسفیەی حساباتی خۆیان. ئەمە شتانەمان بە میلەتی خۆمان گوتووە. ئێمە بەڕاستی دڵسۆزترین کەسی میلەتی خۆمانی، ومە پێمان خۆشە میلەتی ئێمە هەم دنیای هەبێ هەم قیامەتی هەبێ. دنیا بۆی هەبێ کە خاوەن دەوڵەتی خۆمان بین، خاوەن پرۆژەی خۆمان بین، خاوەن سەروەری خۆمان بین، قیامەتەکەشمان عەبد و بەندەیەکی ساڵحی خوا بین کە خوای گەورە دوایین ئاینی بۆ هەموو میلەتان ناردووە، بەس بۆ عەرەبی نەناردووە. ئەمە ئەو دینە بەی عەرەب نازانین، ئەو دینە بەی تورک نازانین، ئەو دینە بەی فارس نازانین، ئەو دینە بەی هەموو خەڵکی دەزانین کە خوای گەورە تەبارەک و تەعالا بە پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی السەڵات وەسەلام وما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین. ئەمە بەشێکی لەو عالەمەی کەواتە من تەماشەی هەڵسەنگاندنم کردو مەوکو خۆم بۆ هەموو بەرنامەکان. لە بەرنامەی ئیسلامم جوانتر نەبینیوە، لە بەرنامەی ئیسلامم تۆکمەتر نەبینیوە، لە بەرنامەی ئیسلامم بەبەزەیتر نەبینیوە. ئیسلام کە ڕێ بە عەرەبێک بدا 23 دەوڵەتی هەبێ، ڕێ بە فارسێک بدا لە سەرەساسی فارسایەتی دەوڵەتی هەبێ، ڕێ بە تورکێک بدا لە سەرەساسی تورکایەتی دەوڵەتی هەبێ، ڕێشی بە منی مسلماندا و بە کوردی مسلماندا و دەوڵەتی خۆم هەبێ. بەڵام خوا ئەوانە بگرێ کە لێ ناگەڕن دەوڵەتم هەبێ، خوا ئینتیقام لەوانە بکاتەوە کە بوونە مای ئەوەی کە ئێمەی کورد پارچە پارچە بین و هەر یەکە و بکەوینە شوێنێکی جاخوا ئەوانە بگرێت کە کوردیان بەبێ دین پیشان داوە، خوا ئەوانە بگرێت کە کوردیان بەبێ ئەخلاق پیشان داوە، خوا ئەوانە بگرێت کە بوونە مایە ئەوەی کە کورد وەکو جسمێکی نامۆ لە عالەمی ئیسلامی بە خەڵکی بناسێنن. دەنا کورد تەماشەکە مێژووی کورد هەمووی خەڵکی بە ئەخلاق، خەڵکی ڕۆشنبیر، کاکە خەڵکە زانا و دانا و شارەزاکەی لە میلەتی کورد بینێتە هیچی نامینیتەوە، هیچ سەروەریەکی بۆ نامینیتەوە. شاعیرەکانمان، بیرمەندەکانمان، مێژوونووسەکانمان، شۆڕش جێڕەکانمان، بابە وەڵڵا هەمووی لە حوجرە و لە مزگەوت و لەوانە تەخەڕوجیان کردووە. لەبەرەوە دین لەگەڵ ئازادی مرۆڤەکاندایە، دین لەگەڵ سەروەری مرۆڤەکاندایە، دین لەگەڵەوەدایە کە تو وڵاتی خۆت خۆش بێ، بەڵام بەڕێی دینداری و مسلمانیەتی، نەک کابرا بێتن وچ کابرای گوتی 1001 کوفر و 1001 گوێن بەخوا و پێغەمبەری خوابدا عەلەیهی سەڵات وسەلام بە منی مسلمانی گوڵە چەپڵم بۆ لێ دەکا، کاکە چەپڵت بۆ لێ نادەم، چەپڵت بۆ لێ نادەم، تەبەڕاشت لێ دەکەم، دەڵێ مەگەر ڕاست دەکەی دڵسۆزی میلەتی خۆتی وەرە مسلمانێکی چاک بە دیفاع ڕێز دەکەن لە بیر و باوەڕم بگرە. کاکە ئەو خەڵکە قەرزداری تۆ نییە، ئەو خەڵکە منەتباری تۆ نییە، ئەتۆ دەبێ بزانی داخوا خەڵک بە چ ڕێیەکدا دەبێ، ئەمە لەگەڵت نایەن بۆ جەهەنەمی، بەڵام وەرە پێکەوە دەستیەک دەگرین، میلەتی خۆشمان ڕزگار دەکەین، دیفاع لە میلەتی خۆشمان دەکەین، هەوڵیش دەدەین بە حەول و قووەتی خوا دەوڵەتیش بۆ میلەتی خۆمان دروستکەین، بەڵام بەڕێی پێغەمبەردا دەڕۆین صلی الله علیه و سلم. مامۆستا کۆتا پرسیارمان هەرچەندە پێم وایە کاتەکەشمان تێپەڕاندووە لەسەر مەسەلەی شکۆی میحراب و مینبەری پێغەمبەر صلی الله علیه و سلم. لەو کۆتایانە بینیمان کە لە مزگەوت ینی زۆرێک لە ئاژاوە شێوی دروست کرا، شکاندنی پیرۆزیەکان یا حەڕەمی مزگەوت یا مینبەر ینی دیسان وێنایشی ناشرین دروست ناکە، وێڕای لایەنە دینێکی ئەمەشتم پێ سەیرە ماوەسەکەمان کە باسی ئازادی دەکرێت، ئازادی ڕادەربڕین پێم سەیرە مەسەڵەن ئەوانەی کە هەڵگری فکری مارکسین یان فکری چەپن ڕێ بە خۆ دەدەن هەموو بێڕێزیەکی بەرامبەر بە مسلمانان و بە مقدساتی ئیسلامی بکەن. لێشیان بپرس دەڵێ کاکە بیر و ڕائازادە، کە بیر و ڕائازادە باشە، خۆ ما و مامۆستایش ئازادە کە گزارش لە بیر و ڕای خۆی بکات بەبێ کە تەشیری نەکردووە، جوێنی نەداوە، بەڵام بەلای کەمی فکری مقابلی بۆ خەڵکی بەیان کردو کە کاکە ئەوەی کە مقابل ئەتۆ پێی سەرسام بووی، ئەتۆ مەسەلەن تەسەوڕ ومایە کە هەڵی خەڵەتان دۆی و فکرەکەیەتی غیرەوە هیچی دیکەی نەگوتووە، خۆ نەیگوتووە دەستکەنە چەک بڕۆن بەگەشت خەڵکی ڕۆژ ئاوا بۆ وەی گوتووە یاڵانی زیادی کردو نا، یعنی لەبەرەوە بەڕاستی ئەوە ظاهیرەیەکی زۆر قێزەونە و شتێکی بە حەقەت ترسناکە و ناکرێ، چونکە بەڕاستی دەسەڵاتدارانی هەرێم دەبێت سنوورێک بۆ ئەو بازاڕەدانێن، چونکە ئەمنەوە دەڵێم وەکو دڵسۆزیش دەڵێم بۆ ئەو وەزایی دەسەڵاتدارانی هەرێم نابێ خۆ بێدەنکەن، چونکە یعنی بەریتانیا، چونکە بەریتانیا ئێستاش لاعیبێکی ڕئیسیە، بەڵام لە ڕووی چێ لە ڕووی داڕشتنی خوتە و پلان و ئەوجا ئەمریکا
وەکو بڵێ کوێستانەکە و نەخشەیەکی دادەنەی دەیدەیە مهندسێکی دەڵێ کاکە جێبەجێکە ئەمەری بەریتانیا نەخشەدا ڕێژێکە ئەمریکا جێبەجێ دەکات دەبێتە سەڵاتدارانی هەرێمی کوردستان ئاگایان لێبیت نێڵن ئەو وەزعە ئێمەش هەرێمی کوردستانی لەسەردانی هەرێمی کوردستان خوای گەورە ڕەحمی پێ کردوین سەروەرێکی خۆمانێ لەگەڵ تێبینیمان لەسەر بەڕێوەبردننی هەرێمەکەی لەگەڵ تێبینیمان لەسەر بەڕێوەبردننی هەرێمەکەی بەڵام 100 قات باشترە لەوەی کە خەڵکێکی دیکەی غەیری کورد بێتن حکوممان بکات چکە و کاتەی لەسەر ناو لەسەر هەویە لەسەر هەموو شتێکی محارەبە دەکرێت بەڵام ئێستا حکمێکی خۆزیایی حکمێکی خۆماڵیە بەڵام دەبێت سیاسەتمەدارانمان عاقڵ بن ئاگایان لێبێ ئەو وەزعە نەگاتە ئەوەی کە سبەینێکە خەڵکێکی عاتیفی بێتن هەرێمەکەش لەمە تێکداتن هەرێمەکەی مەشتێک چێتن کە و کاتەی نەبلۆ خەڵکمان سپێ دەکرێت بۆ خۆشمان لێمان تێک دەچێت یاڕێ بخوای گەورە زوو پاداشتماوە موفق انشاءالله. خۆشەویستان و بەڕێزان ئەمڕۆژ بەم ئەندازەی دێنە کۆتایی بەرنامەی پرس بە هیوان کە ئینشاءالله پێشم شتێک جێگای ڕەزامەندی خوای گەورە بوو بێ پاشانیش جێگای سوود و سەرنجی مولایەک و مولایەکمان لێی بەهرەمەند بوو بین تا بابەتێکی تر و بەرنامەیەکی تر مولایەکتان بەخوا دەست پێین خواتان لەگەڵ و سەلام عەلەیکم ورحمة الله وبركاته. وعليك السلام.